ئاڕاستەکان لەگەڵ محەممەد نووری. سڵاوی مەحەمەنوویتان لێبێ. شاعیرێکی کورد دەڵێت ئەوان کورد بوون، کوردیان ون کرد، جەلادەکان بە کوردی دەدوان بۆ کورد دەگەڕان. ئێوە دەزانن ژمارەیەک هاوڵاتی و پێشمەرگە لە دوای ڕاپەڕینەوە و لە دوای حکومڕانی کوردیەوە لەسەر بیر و باوەڕی سیاسی بێسەر و شوێن بوون. ئەوە ئێمە واناڵین، ئەو بەڵگانی لەبەر دەستماندایەوا دەڵێت. ئێوە دەزانن تا ئێساش خێزانی بێسەر و شوێنەکانی شەڕی ناوخۆ بە دوای کەسەکانیاندا دەگەڕێن و دەڵێن ئەگەر نەماون کوا گۆڕیان، ئەگەر ماون لەکوێن، ئەگەر نەماون چۆن کوژراون. نووسەرێک دەنووسێت یەکێتی و پارتی خراپترین جۆری حکومڕانیان پێشکەش کرد لە ماوەی 24 ساڵی حکومەتی کوردیدا. دەپرسین بۆ بە تەنها یەکێتی و پارتی بەم کەیسە تۆمەتبار دەکرێن، خۆ زۆربەی حیزبە سیاسەکانی ئەو کاتە و کە لە ئێستاشدا هەن بەشداری شەڕی ناوخۆیان کردووە. بۆ بڕیارەکەی وەزیری ناوخۆ کە لەسەر پشکی پارتیە بەوە تەفسیر دەکرێت کە بێڕێزیە بەرامبەر خێزانی بێسەر و شوێنەکان، ئەندام پەرلەمانێک دەیوت بێڕێزیە. ئاراستەیەک دەڵێ بەردێک لە ئاسمانەوە بەر بێتەوە بەر لە هەموو کەس بەر سەری پارتی دەکەوێت. ئاراستەکەی تریش دەڵێ دەبێ لێکۆڵینەوە لەم مەلەفەدا بکرێ و تاوانباران تونترین سزا بدرێن. بۆ تاوتۆکردنی ئەم مەلەفە میوانداری هەرێک لە بەڕێزان ئەنوەر قادر ئەندامی پەرلەمانی کوردستان لەسەر فراکسیۆنی گۆڕان سپاسەکەین. ڕێبین عەبدوڕەحیم کادری پێشکەوتووی پارتی دیموکراتی کوردستان. کاک ڕێبین سپاس بۆ تۆش. پاش کاتژمێرێک ئێوە بڕیار بن بەشێک لە ڕاستی لای کامیانە. سەتا کاگەنوەر لە بەڕێزە دەپرسم بۆ ئەو بڕیاری وەزیری ناوخۆ کە بۆ ئێوەی نارد بۆ پەرلەمانی کوردستان، ئێوە لاتان وایە ئەمە بە شێوەیەک لە شێوەکان سوکایەتیکردنە بە خێزانی بێسەر و شوێنەکان؟ بەڵێ سەرەتا دەستخۆشی بۆیە بۆ دەرفەتا و ئەسلا و ڕێزم بۆ بینەران هەیە. دیارە ئێمە دەبێت سەرەتا بازدەوە بکەین کە بەهۆی شەڕی ناوخۆوە کە شەڕێکی ماڵوێران کرد بۆ هەموو کوردووە ئەم شەڕە نەگریسە کە هەزاران خێزان کە هاوسە ژنەکان بێ هاوسەرمانەوە، منداڵەکان بێ دایک و بێ باوکمانەوە. دیارە ئەمە کارەساتێک بوو کە هەموو کورد زەرەری تێدا کرد و پێویستیشە ئەنجامدەر و بڕیاردەر و ئەنجامدەرانی ئەم شەڕە دادگایی بکرێن و بە توونترین شێوە سزا بدرێن و دڵنیاشم ئەو ڕۆژە دێت. بەڵێ ئەوەی بە مەسلەی کە باست کرد بڕیاری دیارە حکوومەتی هەرێمی کوردستان ئەوە پرۆژە بڕیارێکی ئاراستەی کردووە، ئاراستەی وەزیری ناوخۆی کردووە کە لە بە پرۆژە بڕیارێک ئاراستەی کردووە لە 9/2/2012 وەزیری ناوخۆش وەڵامی داوەتەوە کە ئەمە دەقی نووسراوی وەزیری ناوخۆ کەریم سنجاری دەڵێ سەبارەت بە ناوەرۆکەی پێویست دەکات بڕیارێک لەلایەن پەرلەمانی کوردستان دەربچێت بە دانانی سەرجەم بێسەر و شوێنەکان بە شەهید و کەس و کارەکانیان هەموو مافێکی شەهیدانە وەربگرن بۆ ئاگاداریتان. دوایە لە ڕێی وەزیری هەرێم بۆ کاروباری پەرلەمان ئەم نووسراوە ئاراسی سەرۆکاتی پەرلەمانی کوردستان کراوە. سەرۆکی لیژنەی مافی مرۆڤیش لێرەدا هەروەکو ئەندام پەرلەمانێکیش داوا دەکات کە ئاراستەی لیژنەی مافی مرۆڤ و لیژنەی ناوخۆ و ئاسایی شوێنجومەنی خۆجیەکان بکرێت، بەڵام کەسوکاری بێسەر و شوێنکراوەکان لە 11 سوکاتیکردن بە کەسوکاری ئاجا ئێستا دیمەسەرەوە لە 11 لەم ڕۆژانەدا دیارە کەسوکاری بێسەر و شوێنکراوەکان سەردانی پەرلەمانیان کرد. سەرۆکایەتی پەرلەمان لەگەڵیان دانیشتووە هەوڵی وعدیەوەی داوا کە هەوڵی جددی بدات ئەم کەیسا لە ئێستا بۆ لیژنەکان نەهاتووە، بڵێ بەس ئاراسی سێ لیژنە دەکرێت، لیژنەی کاروباری یاسایی، لیژنەی ناوخۆ و لیژنەی مافی مرۆڤ. وەزیری ناوخۆ سوکایەتی تامە نەسی ئەندام پەرلەمانیشە وەزیری ناوخۆ سوکایەتی بە کەسوکاری خێزانی بێسەر و شوێنەکان کردووە. بۆ بەڵێ ئەگەر وەزیری ناوخۆ بەڕەسمی دەڵێ ئەمانە نەماون بەپێی بەڵگەکان وا دەردەکەوێت کە ئەمانە نەماون و دەڵێ بە شەهید دابدرێن. ئەگەر ئیهانەکردنە بەڵێ چونکە ڕاستە ینی ئەمانە غەدرێکی زۆریان لێکرا بێسەر و بەڵام تەرمی شەهیدەکان لەکوێیە. باش ئەم بڕیارە بە ئیهانە لێک دەدەنەوە لە کاتێکە هەندێک کەسیش لای وایە بڕیارێکی دروستە لە کاتێکی دروستە دراوە. کاک محەممەد لە ڕاستیە
مەلەفی بێسەرشۆنەکان لە وڵاتی ئەمە بەداخەوە پاشماوەی ئەو جەنگە نەگریسە تاڵەیە کە لە قۆناغەکانی حکومڕانیە ئێمە تووشی بووین. دیارە شەڕی ناوخۆ بە تەنها ئێمە وەکو گەلی کورد نەمان کردووە. تەمان ئەمە قسەیەک لەسەرەوە نییە کە ئێمە بێ هەموو ئەو شتانی کە میلەتانی دنیا بەسەریان هاتووەکو قۆناغ بڕیوانە ئێمەژبی بڕین، بەڵام بەداخەوە پیا تێپەڕ بووین. قۆناغێکی تاڵە زۆربەی میلەتانی دنیا بە قۆناغی شەڕی ناوخۆ تێپەڕیون. شۆڕشی فەڕەنسی و شەڕی ناوخۆی شۆڕشی فەڕەنسی و شەڕی ناوخۆی ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا گەورەترین بەڵگەن لەسەرەوەی کە میلەتانی دنیا بۆ قۆناغی ما تێپەڕیون. بریا ئێمە تێ نەپەڕی نایە شەڕی نەگریسی ناوخۆمان پیان تێپەڕی. دەرەنجامەکەی ئەو مەلەفی بێسەرشوێنانە بەداخەوە کۆمەڵێک وەکەڵێ تەنها قسەکە لەسەر ئیتیجاهەکە ڕوو لە پارتیۆکێتی نییە، ڕاستە لە لای پارتیۆکێتی دیلا بووە، بەڵام ئەحزابی دیکەش لە وڵاتە دیلان هەبووە وەلایەنە ئیسلامیەکانیش بەتایبەت وەکەڵێ لە مەرحەلێک لە مەرحەلەکان زیاتر لەسەر پارتیە سایان وڵات سکرتێر و سەرۆکی ئەو دوو حیزبە ڕاستەوخۆ بڕیاری شەڕەکان داوە و لە ئەگەر ئیرادیان بەم بەستیان بە ڕاستەوخۆ بڕیاریان نەداوە. لە جەپەکاندا سەرۆکەی جەنابەت لە جەپەکاندا دیارەوە تەسویر و هەمووی ڤیدیۆیەکان ماون کە بەشداری شەڕ ناخۆکرا دوای ئەو کاتیش کاگڕێبین با قسەکە تەواو بکەم لە دوای سیوێکی ئاب لە دوای سیوێکی ئاجا من ئێستا ئەوانە بۆڕم دەکەم بالێک حاڵی بین کاگڕێبین لە دوای ئەو لە دوای 96 هەر مەسعود بارزانی لە تەلەڤیزیۆن لە بەرچاوی هەموو دنیا کوتی ئەگەر محکەمەیەکی عادلانە هەبێ کوتی ئەگەر من و مام جەلال محکەمە بکرێن هەردووکمان بێگوناحین. ئەی کێ بڕیاری شەڕانەی سەرۆکەی من کە تۆ باسێکەکەی یەکەمین سەرۆکە لە وڵاتە ڕاستەوخۆ لە بەردەمی نوێنەرانی میلەت لە پەرلەمانی کوردستان داوای لێبوردنی کرد و ئامادەیی خۆی بۆ هەر جۆرە عقوبە و لێپێچینەوەیەکدا ئەوە ئەو پەڕی نواندنی داوای لێبوردن لە هاوڵاتیانی ئەم وڵاتە وەلەو بێسەرشوێن حەزەکەم تەنها ئیتیجاهی ئەوە بوو لە پارتی نەبێت. ئێستا سەرۆکی گۆڕانە جێگری سکرتێرێکێتی نیشتیمانی کوردستان بووە. کاتی ڕۆژە لە سەختەکاندا کە پێویستی بۆ بە لە مەیدانێ بێت کە خەڵک لە ئەوروپا و لە کەرەج و ڕاژان پاڵیاندا بووە ئەو لە مەیدانەکەی بوو، بەڵام کاتێککە شەڕی ناوخۆ کرا لەبەرەوە ئیرادەی لەسەر نەبوو ماوەی کوردستانی بەجێهێش لەبەرەوەی کە شەڕی ناوخۆ نەبوو. هەموو دنیا هەموو دنیا شاهیدەوەیە. ئەوڵێت سەرۆشی من کە سەرۆشی هەرێمی کوردستانیشە داوای لێبوردنی کرد. داوای لێبوردنی لەکوێ کردووە خۆت و هەزاران کەس لەسەر دەستی ئەوان لە ناوچووە داوای لێبوردن دەبێت لەسەر دەستی ئەمان بڕیاری شەڕەکەیان داوە. ئەگەر مەبەستیان بە شەڕەکە نەدەکرا دەبێت ئەمانە دەبێت دادگایی بکرێن دادگایی بکرێن فریشتە بوو بن و لەسەر هەردووشیان ئەوانەی کە بڕیاری شەڕیان داوە ئەوەی ئەنجامیان داوەی بڕیاری شەڕشیان داوە دەبێت دادگایی بکرێن. ناتوانانی دیفاع لە کەسێک بکەیت لەسەر دەستیوان هەزاران کەس لە ناوچوە بێسەرشوێنن هەتا ئێستا قۆناغێکی ناخۆشە ئەمە شەڕی ناوخۆ. بەڵام ئێستا لە لیژنەی مافی مرۆڤ لە پەرلەمانی کوردستان دوای شەڕی ناوخۆش نزیکەی 400 کەیسێ هەر نازانی لەکوێ دەرێژن. گفتوگۆ ناکرێت پەرلەمان واقعکارم دەرەنجام چی بەبیین ئەزانی چۆنە بزانانی من گوێم لە تۆ مۆڵەتم بە شەڕی ناوخۆمان کردووە پیاتێ پڕیوین شەڕێکی نەگریسی ناخۆیە کەس ناتوانێت لە وڵاتە خۆی لێ بەبەریکە. خەڵکی ڕۆژنامەنووس لە وڵاتە لە میدیاکارەکان قەڵەم بەدەسەکان نووسەرەکان وەزیرەکان ئەحزابەکان تەوزیع بوون بەسەر شەڕی ناوخۆ. عەزیزەکەم یعنی ئەوە شتێک نییە هەموو کەزانانی بڕیاری شەڕی داوە کێ ئەو جەپانی بەڕێوە بردێ و شەڕەکانی کرد هەموو کەسەزانێ بە شخصی یەکەم کێ بڕیاردەری ئەوانە بە دوو هێز شەڕیانکردنەوەی جەنابیشتەوە کێشەی بەشدار بوو. ئێمە وەکو گۆڕان هاتوین ئاساری هەموو ئاسارە خراپەکان ئەوانە ئێستاش زیندانی نیێنی و خەڵگەیە بێسەرشوێن بکرێ. کاک محەممەد لە لیژنەی مافی مرۆڤ لە پەرلەمانی کوردستان 400 بۆ نزیکەی 500 کەیسراوی مافی مرۆڤی جیهانی بۆ هیچ وەڵامێکە پێ نییە. ڕۆژراوی مافی مرۆڤی جیهانی وڵاتی بۆ کردم ڕەفێنراون ئەمە دەست ئەگەر
گروپی مافیایی نییە ئەمان ئەو دەستگانەی کە لە بەدەستی واندا گروپی مافیایی نیە و خەڵکە دەرفێنری بە کوێ دەچێت ئەگە تاوانی کردووە ئەمە قسەی کاگەنۆر و کۆندان پارلەمان ڕێخەرەکەی ئەوی زادگایی بکە بەڕخسە بام پرسیارەکان باشە بام زۆر باشە بام پرسیارەکەم تاوکەم کاگرێبین ئەندام پەرلەمانەکانیشەوە حەزەکەم نەخێر ئەوەی حەزەکەم بزانی گەورەترین من وەکو کادرێکی پارتیەوەڵم گەورەترین شانازیەک کە ئێمە نسڵی لێ ئەەکەینەوە نەلێ پەشیمانین لە نێشی تەریقێبینەوە هێنانی سوپای عراقە لەبەر ئەوەی سوپای پازدارانی ئێران بە بەرچاوی هەموو دنیاوە هێنرایە ولێر احترامی پەرلەمانشکێنرا جەوهەرنامەی سەرۆکی پەرلەمانی کوردستان کە لە سلی سیپاتی دیموکراتی کوردستان بوو باسم لەناو پەرلەمانی کوردستان ئەوە دەبێ ئەوانە یەکێتی وەڵامی من خۆم ڕاجیمەکانم بیناهێنرا من خۆم ڕاجیمەکانم هێنرا بینا پازدارەکانم بینا دابەزین لە دوکانەکان کڕی ئەجێشی تورک لە ئەنجامی چوە هات حەزەکەم بزانی ئەگەر قسەکە بێتە سەر دابەشکردنی ئەگەر قسەکە بێتە سەر دابەشکردنی دەسەڵات و مەوزوعی ئێمە لەسەر شتێکە بەلا ڕێدامە بە تۆ بەلا ڕێدانەوە تۆ کاتێکا ئامادەی تۆمەتبەخشیتەوە عەزیزم تۆمەتبەخشینەوەیە کەیسێکە دەتانەوێت خۆتان لێ دەرباز مەلانی دادگایی نەکرێت بەڵام دادگایی بدەینەوە لەبەر ئەوەی زانێکی خراپە دادگایی کرێن دەبێ ئەوانە دادگایی بکرێن ئەمە لەسەر دەستی چێ لە ناوچوونە ئەو هەم بێسەر شوێنە باشە زۆر چاکە وەڵام خاڵ بە خاڵ پێیوتی وەڵامی ئەو قسیارانە نایە ئەو ئەڵێ سەرۆکەکەی تۆ بێ دادگایی کرێ باشە زۆر باشە بێڵە پرسیارەکەم تاوکەم ئەو ئەڵێ سەرۆکەکەی تۆ بێ دادگایی کرێ ئەو ئەڵێ ئێوە تۆمەتبارن و خۆتان دەدزنەوە لەو مەلەفە گرنگە ئێستاش خەڵگەیە بێسەر و شوێنە وەڵامە دەبێ بۆی زۆر باشە من کاتم گوێم لە تۆ باشدارم جەنابیشی گوێ بگریتیم کە ئەوە مهمەوە نیە دەرەنجام وایە بەسە من ئەو بێسەر و شوێنانە ئێستا لە کوێنی ساش خەڵک دەڕفێنرێ لە کوێن ئێستا توانی پێم بڵێ لە ژمارەیەکم بەرێ بڵێ پێرێ ئەوەندە زەلام ڕفێنرا با وەڵام بێ ئێمە خۆ ڕۆژانە پەیوەدیمان پێ ڕۆژانێکی لەسەر تەلەڤیزیۆندانی عەزیزەکەم بازارانە با بە باوی نەما انتخابات کۆتاییات و عەزیزەکەم لە بەردەم انتخاباتانی ئەتەوی ئاواچارێکی تر بیتەوە بە ئەندای پەرلەمان عەزیزەکەم ئەندای پەرلەمانی مەسئولە لەسەر شانەوە ئەوە نووسراوە ڕسمیەکەی وەزیری ناوخۆ دەڵێ بە شەهیدیان دابنێن وەزیری ناوخۆ ڕازگۆیی وەڵامی داوەتەوە عەزیزەکەم لەبەرەوەی فعلەن ئەو کەسانە لە ژیاندا نەماون هەموو ڕۆژێ تەرمەکانیان لەکوێن هەموو ئەو کەسانی کە بێسەرشوێن کراون لە لای پارتی تەرمەکانیان لەکوێنە لە لای ئیسلامیەکانیش حەزەکەم بزانی هێز هەیە لەم وڵاتە هێزی ئیسلامی حەزاکەم ناوەکە بە دەقیق بێنم نەک دیلی ئێرەی لەناو خۆیاکوش دیلی حیزبەکانی دیموکرات زۆر قەیمی دەبێ حیزبەکەت خەڵکی بێسەر شوێن کرد بێ ئێستاش گومانی و زیندانی نهێنیتان هەبێ وەخت لە بەرچاوی هەموو دنیاش قسەش دەکەن و دیفاعشیان دەکەن ناکاگەر ئەسڵەن ڕوویەکی زۆر قایمی دەوێت و ئەندای پەرلەمانی بە مەسئولیت و هاتووە بەڵێ بە مەسئولیت هاتووە بە بەڵگەوە هاتووە ئەوە نووسراوەکەی ئێوە کە دەڵێ بە مەسئولیت دەڵێ نەماون بێسەر شوێنەکان کۆتاییان پێ وڵاتە لە دۆخەکە پێویستی بەوەیە شەباشان بێتە بەرەوە وەزیری ناوخۆ ڕازگۆیترین قسەی کردووە و توێتی ئەم کەسانە لە ژیاندا نەماون هەر ئەو وەزیری ناوخۆ دەبێ وەڵامی ئەوە باتەوە تەرمەکان دەکوێن هەر ئەو وەزیری ناوخۆ وەڵامی ئەوە شەداتەوە کار دەبێت چۆن ئەم لێشی لە تۆ دەپرسم لە ئەنجامی چێ لە ینی ئەگەر نەماون شەڕ بووە شەڕ بووە خۆ شەڕ ئاو نەبووە کاکە شەڕ فیشەک بووە تۆ ئازانی باشە ئەگەر کەسێک شەڕی ناوخۆ فیشەکەیوە سوپای وڵاتان نێراوە بەژاری کردووە مرۆڤتیا لەناوچوو عەزیزەکەم ئەمە لاپەڕەیەکی خراپە زامێکی بۆ هەموو هەڵدانەوەیەکی لەتکردنی نێوماڵی ئێستەی کوردە کەسێک لە ناو بڕیارە دەرەکات بۆ لە ئەم کاتەیە وەزیر ئەم بڕیارە دەرەکات ئەگەر تۆ لا دوایە هەڵدانەوەی کەیسەکانی شەڕی ناوخۆ شتێکی قورسە وەزیر بڕیاری دەرنەکردووە وەزیر وەڵامی نووسراوی داوەتەوە بەڵام ئێمە ڕاپۆرتێکمان کرد زۆر باشە لە ژیاندا نەماون ئەم کەناڵە بەڕسەت بەڵام ئەوەی کە ئەنجامی داون دەبێوانیش ئەوانە بێسەرشوێن نەبوون ئەگەر دادگایی ئەبێ لە یەکەم مرۆڤ خۆتان مرۆڤی دادگایی بکرێت بۆ بەڕێوەی جەنابی تۆ بێنە بەردادگا لە بەردەم دادگا ئەو کاتەی بژیتەوە کاگەنوەر ماوەت نایان با منە پرسیارێک لێ بکەم لە راپۆرتێکی کەناڵی نارتیە وتم راپۆرتێکم وتم راپۆرتێکیان وتم راپۆرتێکی ئەم کەناڵین سێ ئامرازم لێگە راپۆرتێکی ئەم کەناڵم مناڵێک دەڵێ کوا باوکم ژنێک دەڵێ 2 مانگ بوو دەستگیرانەکەم گواستیومەوە
بێسەر و شوێن کرا یعنی وەڵامی ئەم کەسانە ئێوە دەڵێن کوژراون و تەواو ئاوە محەممەد تۆمە لە قسەی عاتفیت بۆ بکەم بەداخەوە کاکە واقعەکە ئەو زۆر بەداخەوەم زۆر بەداخەوەم ئەو بۆ مناڵی کە باوکی خۆی نەدیوە بۆ دەستگیراندارەی بەڵام بەداخەوە چی ئەخوات حەدەسەکە ڕوویداوە بەڵام چۆن پاداشتی ئەم حەدەسە ئیرێتەوە هەوەکو هەموو ئەو کەسانی کە کوڕەکانیان لە سنگەرەکانی شەڕ لە شەڕی پارتی و یەکێتی و ئیسلامیەکان پارتی و ئیسلامیەکان لەم کاتەیە دروستە ئیترەوە نەتیجەی عەزیزەکەم وەڵامی نووسراوی پەرلەمانە بۆ کە سوکاری ئەو بێسەر و شوێنانە کە هاتون خۆ باشە وەڵامێکی دروستیانەوە ئێوە وەڵامتان ئێوە پرسیارتان لە وەزیری ناوخۆ کرد وەزیری ناوخۆش دەڵێت کە بە شەهید ئەژماریان بکەن ئیتر لەو وەڵامە ڕاستگۆتر هەیە پێم گوتی سەرۆکی پەرلەمان ڕادەسپێرە لیژنەی مافی مرۆڤ لیژنەی یاسایی لەگەڵ لیژنەی ناوخۆ دەڵێ لەگەڵ لایەنە پەیوەنددارەکانی حکوومەت و لەگەڵ کە سوکاری بێسەر و شوێن کراوەکان لە کۆبوونەوەیەکدا و راپۆرتێک ئاراسی سەرۆکاتی پەرلەمان بکەن ئێمە لیژنەکان بۆ بە دوواداچوون لە کۆڵنیەوە وەزیری ناوخۆ بانگی پەرلەمان دەڵێ بانگی پەرلەمانی بکەن مەلەفێکی گرنگە مەلەفێکی گرنگە حاڵەتێکی گرنگ بەڵام مەلەفێکی گرنگە سەرۆکی هەرێم مەسعود بەرزانی دەڵێت ئێمە پەشیمانین لەوەی کە ڕوویدا و داوای لێبوردن نەکەین ئەمە لە پەرلەمانی کوردستان ڕێگەیان کوشتن داوای لێبوردن بە کوشتن ئەڵێ بەرسیاتێکە بەر ئێمە کە ئێمە بینە بەردەمی دادگای من هیوادارم ڕێخەری بزوتنی گۆڕانیش یەکێک بۆ لەو کەسانەی سەرکردایەتی شەڕی کردووە هەمان ئەو نەفەسەی هەبێ لە میدیایەکەوە کە زۆر باسی ئەوەی کەسەکانی ئێمە لەسەر محەممەد کێشەی مە ئەوە نیە زۆر باسی ئەو مەسەلانەی کرد کە باسی ڕێخەری گشتیەوەنە دیارە کێشەی ئێمە ئەم باز لە هاتوون بازە شخصیکەم باسی کەیسێکە بەڵام ئێمە مەجال دەبایە ئەو ڕوونکەمەوە ئێمە لە دوای 2009 هاتوین بزوتنەوەی گۆڕان بارەگای سووتێنران بزوتنەوەی گۆڕان خەڵکی فەسڵ کرا سزادران نابراوکرا ئەگەر ئیرادەی هەبایە شەڕ ویسیان شەڕمان پێ شەڕ دروستکەنەوە ئێمە نەمان کرد لەبەرەوەی ئێمە چارەنووسی ئەو میلەتەی ئەوە شەڕی ناوخۆتمانشتێکی نەگریز باش لای ئێمە نەقلەتی لێبێ باشە نەقلەت پیشەی باشە نەقلەت لە شەڕی ناوخۆ بەڵام ئێستا خەڵگەی بێسەر و شوێن بکرێ بەڵێ کاک محەممەد لە میدیاکەی خۆیان وڵای نازام لە چلانێکەوە لە ئەندامی پەرلەمانی بە ژمارە بە داتا خەڵک هاوڵاتی پەیوەندی دەکات بە پەیوەندی لە گەرمیانەوە پەیوەندی دەکاتەوە تا لیژنەی مرۆڤ بۆ کەیسەکانی 400 کەیسی لێت و چۆن لە خۆ ڕاقسە دەکەی 400 کەیسی لێ بێسەر شوێن کراون زیندانی نهێنی ئەگەر ئاسایش و پۆلیسی وەگەر دادگا هەیە ئەدەم گروپە تیرۆر ئەو مافیایە چێ خەڵک دەفرێن مافیا هەیە ئەگەر مافیان بۆ خەڵک ئەمە ئەندامی پەرلەمانەکانی بە مەسئولیتەوە قسە بکە گروپی حکومڕانی باشمانەیە دیموکراسیمان لە وڵاتە بەرجەسە کردووە ئەمن و ئاسایشمان بۆ ڕۆژبەر لە ئێستایەکیان لە گەرمیان یەک لە مەتیقی ڕانی ئەوانە قوربان ناکرێ هەر کەسێک لەوێ پەیوەندیان هەر کەسێک تەلەفۆنی کردەوە بیکەن بە کەسێک لە لاخۆتان تەماری بکەن پێمان بڵێن دەچوێنە کاکە ئەگەر مخالفەی کردو ئەگەر تاوانی کردووە دادگا جەنابەت ئەندامی پەرلەمانی کوردستانی ئەمەش بێژەرە لەم کەناڵە ئەمەش کەناڵێکی میدیایی دیارە لە ماریەمە دیگەرێ با بڵاوی بکاتەوە عەزیزەکەم بەوە ناکرێت قسەی ناو بازار بکە ئینتیخابات نییە کاکە مسؤوليات هەڵگرە ئەندامی پەرلەمانی کوردستانی خەڵک دەنگی پێدای بۆ گروپی مافیای چی ینی گروپی مافیای زۆرم پێ عەجیبە من دەبێ باس لەوەی بکەم ئێستا لەم هەرێمەدا هیچ زۆرە سیستەمێکمان نییە سیستەمی حکومڕانیمان نییە نەخێر هەمانە زۆر باشی نەخێر آخر لەبەرەوەی ئەتۆ کە لە مەوزوعەکان تێناگەشتیش بەلا ڕێدامە با کەسەر لە سیاسەت و مەسەلەی قانون دەرناچێت لە خۆ قسەم مەکە سیستەمی حکومڕانی لە هەرێمی کوردستان پەرلەمانی نییە و سەرۆکایەتی نییە نیچە سەرۆکایەتی نییە لەبەرەوەی ئێستا بۆ دڕون دەکەمەوە ئێستا بۆ دڕون دەکەمەوە ئێمە دەمانەوێت سیستەمێکی پەرلەمانیمان هەبێت چونکە ئەم سیستەمی لە هەرێمی کوردستان حکومڕانی دەکرێت تا ئێستا هیچ جۆرە سیستەمێک نییە لەبەرەوەی دەستورمان نیە لە دەستوردا پێمان بڵێ ئەمە جۆرە سیستەمەکەمان سیستەمی حکومڕانی بەلام و دنیا هەموو وڵاتێک دەستەمان سەرۆکایەتی ئەتۆ نازانی هەتا ئێستا تۆ بە منە لێ جەنابەت وەزیری پێشمەرگەتەیە وەزیری دارایی لە وڵاتە 24 ئەندامی پەرلەمان تۆ نازانم بۆ فێرمان ناکەی سیستەمی حکومڕانی چیە لە کوردستان پێم بڵێ ئێستا پێتەڵم سیستەمی حکومڕانی لە وڵاتی ئێمە مشترەکە سەرۆکایەتیمان هەیە ئەومانەیە سەرۆکی هەرێم ڕاستەوخۆ لەلایەن گەلەوە هەڵبژێراوە پەرلەمانیشمانەیە کە بە دەنگی میلە چوونەتە ئەوێ ئێستا ئێمە وەکو پارتی دیموکراتی کوردستان مادەم باسی سیستەمی حکومڕانی عەرەبانە ڕایکێشێک لە کام دەستوردا کە چەندین ساڵە ئەم هەرێمە هەیە نەتان هێش دەستورێکە سیستەمان سەرۆکایەتی هەر کەسێک پەیوەندی بەم کەیسەوە هەیە چ پەیوەندی بەم کەیسەوە هەیە هەمویان ڕەبتی بێکەوە هەیە چونکە ئێمە گە سیستەمێکی باشمان هەبێ
نابێ ئەگەر سیستەمی حکومڕانی دەبێت لە دەستوردا دیاری بکرێ سیستەمی دەستور چییە یعنی ئێستا من باشە پەیوەندی بە دەستڵم ئەمە هەمووی پەیوەندی دەستور پێت دەڵێ دەستور پێ دەڵێ باشە مەجای مەجای من نەکرێت زۆر باشە لەبەرەوەی دەستورمان نییە لەبەر سیستەمی حکومڕانی نییە بە ئارەزوی خۆیان زۆر باشە زۆر باشە زۆر باشە وەکو جەلاد و مافیا زۆر باشە نەتان هێشتا دەستوریان ئێمە هاتوین چاکی سیستەمی حکومڕانی دروستکردنی کوردستان ئێوە هەر ڕێگر بوون بەس خەریکەوەی بوون فڵان جێش بێنە سەر کوردستان لەبەرەوەی ئەندامی پەرلەمانم قبول ناکەم لە هیچ کەسێک لەم ڕۆ بە دواوەی پەرلەمان دوێنەری خەڵکم دەزانی قبول ناکەم هیچ کەسێک لە گەندەڵی هیچ شتێک خراپ بە دیزانیە زۆر ئەسڵەن حەزەکەم بەدیمانیە لە بەرگریکردن لە شەرەفی و وڵاتە لە بەرگریکردن لە سنوورەکان لە بەرگریکردن لە سوپایێنانی سوپای لە هاتی سوپای مالکی لە بردە دەرەوەی نەوت لە وڵات هەرچی دەستکەوت ئێمە قبولمانە شکستەکانی خۆمانمان قبوڵە شکستەکانی خۆمانمان قبولە بەڵام هەموو دەستکەوتەکانی وڵاتیشدا بە دیزانیە نەتان هێشتا سیستەمێکی باشە بێ ئەم میلەتەی ئاسوودە بێ هێزێک ناتوانێت لە خۆ ئەگەر سیستەم یاساهەیە کەس ناتوانێت خەڵک بڕفێنێ لای کاتەوە ئەگەر بازاری نییە بە قسەی قانونینە نازانێت شێوە هاتووە نەک ناو بازاریش نەدیوەتەوە وەڵام بازاری مەکە ئەمە قسەی قانونیە ئەمە قسەی قانونی ئەندامی پەرلەمانم نوێنەری خەڵکم دەسمە چاوی ئەوانە و ئەوە خیانەتیان کردو قبول ناکەین لە کوردستان زۆر باشە زۆر باشە جێشی بەعز نەما تورک نەما ئێستاش ماوەی فەرموو وەڵام دەبێت بۆی کاگەن وەرتکایە چ پەیوەندیەکی ئەڵێ بەڵێ پەیوەندی بە سیستەمەوە زۆر باشە من پرسیارەکەی لێکم ئەوڵێ ئەگەر سیستەمێکی باشمانە بووە خەڵکیە بێسەر و شوێن نابوو ئەگەر سیستەمێکی باشمانە بووایە ئەم مایکە باشە بوو ئەگەر سیستەمێکی باشمانە بووایە ئێمە دەستوری بووینە دەستورمان هەبووە نیزامێکی دیموکراتیمان بووە خەڵک بێسەر و شوێن نابوو خەڵک زیندانی نێنی ناکرا مناڵ چاوەڕێی باوشی ناکە ئەم هەموو بێسەر و شوێنە نەبوو ئەمە پەیوەندی بە سیستەمەکەەوە هەیە من ئەو سیستەمان پێ قبوڵە ئێمە کاتێکە ئینتیفازە کراوە خەڵک بوو بە خاوەنی حکوومەت و پەرلەمان لە وڵاتە ئێمە نەچون فەیلسوفەکانی دنیا بێنین بیکەین بە حکومڕانی لە وڵاتە هەمان ئەو پێشمەرگانەی کە ئەوێ ڕۆژی و هەفتاکان و هەشتاکان و شەڕی ناوخۆیان گواستەوە بۆ بەداخەوە هێنرا ناو شار ئەمە مەجای سیستمی نەداکەم باسی مەجای ئەوە نەدا سیستم دروست بکرێت لە وڵاتە ئەوانەی کە شەڕی ناخۆی دروست کرد شەڕی ناخۆیان بۆ دروست کرد بۆ هەڵیان گیرسان لە دوایشدا دەڵێن ئێمە گوناحمانیە بۆ دەڵێن ئەگەر ئیرادە هەبێ ئەگەر ئیرادە هەبێ وەڵام نادرێتەوە بەس فێربوونە لە کاتێکدا هیچ شتێک خراپ نەماوە دەیکەن هەراشتانە لەسەرەوەی کە حکومڕانی وڵاتیش بکەن ئەمە پۆست ئێمەیە سەرۆکی بەدیرینە نازانم ئەمە چی نییە باشە زۆر چاکە بفەرموو تۆش گوێ بگرە ئەویش گوێ بگرێ پاش و چانێکی کورد دێنەوە بۆلاتان دووبارە سڵاو کاگرەبین سەرەتا ئەو پرسیارە تۆ بکەمەوە ئەو دەڵێ ئەگەر ئێمە سیستەمێکمانە بواە ئەمانتوانی زۆر شت هەیە بە یاسایی خەڵک دادگایی بکرایە لەسەرەوەی ئەم کەیسە خەڵکێک بێسەر و شوێن بوو نمونەی شاعرە کوردەکەم هێناوە ئەوان کورد بوون کورد یاروون کرد جەلادەکان بە کوردی دەدوان و بۆ کورد دەگەڕان پرسیارەکەی منەوەی ئەوەڵێ بەڵێ هەموو حیزبەکانەوە بە تایبەتی پەنجەی تیامی بۆ ئەو دوو حیزبە ڕاکێشا لە قسەکانی کاگ ئەنوەر قادر هەردوو حیزبەکە خیانەتیان کردووە بۆیە خەڵکیان بێسەر و شوێن کردووە زیندانی نهێنی هەیە و بەشێکی تۆمەتبار کە ئێوەی تۆمەتبار کرد کاگ محەممەد من حەزەکەم لە پێشا لەوە وەڵام بمەوە کاگنۆر باسی خیانەتی کرد شەڕی ناوخۆ لە وڵاتە ئەگەر خیانەتی هێ نابێ ئەگەر مرۆڤکوژی هێ نابێ هەر شتێکی بەسەر وڵاتە هێ نابێ هەموو ئەوانەی کە تێیدا بەشدار بوون لە نووسینی بابەتێکەوە لە خوێندنەوەی بابەتێکی ڕادیۆیی و حتا وەکو ئەکاتەوە بکەرانەی کە تێیدا مرۆڤەکانیان کوشتووە هەمووی تێدا بەشدارە کەس لێی بەدەر نابێ
ئەگەر سەرۆکەکەی ئێمە بە ئیرادەیەکی بەهێزەوە هاتوۆتە بەردەمی پەرلەمان و داوای لێبوردنی کردووە هیوام وایە هەموو ئەوانی کە بەشدار بوون بە وشەیەک بە دێڕێک بە نووسینێک بە فعالیەتێکی سەربازی وەکو سەرۆکەکەی من بێن داوای لێبوردن بکەن و هەموو ئەو کەسانی تێیدان ئەگەر ئامادە بوون سزای ئەو شەڕی ناوخۆ و قوربانیانی دیلەکانی شوەربگرن ئێمە شۆکوپات دیموکراتی کوردستان ئامادەی وەرگرتنی لەبەرەوە بابەتی خیانەتکردن من حەزەکەم کاگەنۆرە قسەی خۆی بکشێنێتەوە بابەتی خیانەتکردن ئەگەر وابێ ڕێخەری ئێستەی بزون لە ماوەی دۆی بەنامەکە ڕێنادەم جۆ لە منە تکایە ماوەم زۆرابەتۆ با ماوەی کاگرەبی من یەمەوە لای تۆ بەڵام با بەهێمنی مناقەشە بکەین یعنی یەکەممان بەش یەکەمان بە تەشەنوج بوو با بەشی دووەم بە تەشەنوج نەبێت پرسیارەکەی منەوەی باشە کەواتە ئێستا لەم کاتەیە ئەم بڕیارە بۆ لەم کاتەیە لەم بارودۆخەیە کاک محەممەد من وەکەڵێ پێم خۆش نەبوو ئاکاری بەردامەکە بەو شەوە بڕ لەبەرەوە لە ئێستادا وەزعی هەرێمی کوردستان ئەم جۆرە لە قسە و ئەم جۆرە لە گفتوگۆڵ ناکرێت لە بەردەم دوو تەحەدی گەورەی بەڵام لە هەمان وەڵام و دوای فەرموو تکایە محەممەد وەکو وتم وەزیری ناخۆ وەڵامی نووسرای پەرلەمانی داوەتەوە کە سوکاری ئەم قوربانیانە هاتوون لە لای پەرلەمانی کوردستان سکاڵای خۆیان گەیاندووە بە پەرلەمان ئەمە نووسرای پەرلەمانی حکومەتی هەرێمە پەرلەمانی کوردستان داوای ڕوونکردنەوەی کردووە وەزیری ناخۆ بە نووسراوێک وەڵامی ئەوەی داوەتەوە ئەم کەسانە لە ژیاندا نەماون هەموو ئیمتیازاتێکی شەهیدان کاگەنوەر تکایە ئێمە لای تۆ وەڵڵایی بەبیل لایبەتی لای کەسێکی ناوی خوایە مەلای تۆ زۆر باش ئێمە لای تۆ فەرموو ئێستا ئەوە ڕازگۆیترین وەڵامە لەم کاتا کە خەڵک نیگەرانە لەوەی کە سوکارەکەی دیار نییە حەقی شەرعی خۆیانە کە سوکاریان نەماوە پیان بوو ترێکاکە بەداخەوە کە سوکاری ئێوە تیا چووە ئیتر تا ئێستا ئەگەر بەش بوون لە هەر ئیمتیازاتێکی شەهیدانە لە مەولا بێبەش دەبن لە ئیمتیازاتی شەهیدانە خۆ ئەوان کە سوکارەکانیان بەداخەوە لە دەستدا شەهید بوون لە ناوچوون قەرەبووی ئەمە هیچ نی هیچ قەرەبووی مرۆڤ نییە بەڵام خۆ ئەبێ ئیتر وەکو کە سوکاری شەهید لە وڵاتە لەو ئیمتیازاتانی نەخێر تۆ تەبیعەتی رادیۆیە تەنها قسەکەی هیچ نابیستی وەزیری ناخۆ ڕاستە دەڵێ وەزیری ناخۆ دەڵێ ئەمانە داوا دەکات پەرلەمانی کوردستان بە بڕیارێک پرۆژە بڕیارێک پەرلەمانی کوردستان بڕیارێکدا ئەمانە شەهیدن دەڵێ داوا لە پەرلەمانی کوردستان دەکات بەڵام پرسیاری میش ئەوەیە من پرسیارەکەمەکانیان ئەوەی کە باشە زۆر وەزیری ناوخۆدانی نایە پەرلەمان عەزیزەکەم ئەو پرسیارەی لێ بکە وەزیری ناوخۆ بانگێشت دەکەی ئەو پرسیاری لێ بکە تەرمیم شەهیدانە لەکوێن تاوکم کاک محەممەد دەڵێم مەبەستم ئەوەیە تەرمەکانیان لەکوێ و هەر کەسێک ئەنجام دەرێتی فەرم و باسدا بدرێت جەنابە باشە زۆر چاکە وەکو ئەندام پەرلەمانێکی کوردستان نوێنەری خەڵکی لەو پەرلەمانە بە هەموو لایەنەکانە تۆ ئەندانی پەرلەمانی بەر لەوەی سەر بە فراکسیۆن زۆر باشە پرسیارەکەی منەوەیە باشە پرسیارەکەی منەوەیە وەزیری ناوخۆ دەست پێشخەریەکی زۆر باشە دەست پێشخەریەکی باشی کردووە خێزانی ئەو کەسانە چاوەڕوان نەبن خەڵک ئەڵێت چاوەڕوانی ئێمە پندێکی کوردیە ئەگەر بەڵا نەچوم ئەڵێت چاوەڕوانی لە کوێری ناخۆشترە ئیتر ئەڵێ با چاوەڕوان نەبن خێزانەکانیان وەکو شەید مەرحەلەی دووەم ئێوە پرسیاریان لێکن گۆڕەکانیان لەکوێ چۆن کوژراون یعنی مەرحەلە بە مەرحەلە قسەکەی کاگڕەبین ئەوەیە دەبێت ئەگەر شەهیدەکان دەڵێن شەهیدە نەمەخۆ مناڵم ئەو لە کتابەکەی وا دەڵێ شەهیدنەوە دەڵێ بە بڕیارێک بە شەهیدیان دانێن ئەمە دڵنیای دەداتێ کە ئەوە نەماون ئەمە قسەیەکە لەسەرەوەی کە بە خۆی باشکرا ڕسمیە بەڵام با بژڵێت ئەوانەی بە ئەنجام دەرانیش بۆ وەزیری ناوخۆ ناکەن و پرسیاری لێ ناکەێتەوە دەبێت ئەمە خۆ جارێ ئەمە ماوە بەڵام مەبەستم لەسەر ئەوەیە کە خەڵکی لەوەیدا دڵنیا کردێتەوە کە ئەوانە باش ئەوە زۆر چاکەکەواتە وەزیر بانکەن ئەو کاتە
پرسیاریەوەی لەکەن چۆن کوژاون چۆن نەماون لە چۆن گۆڕەکانیان اینجا پرسیارانە لەکەن ینی ئەم نەکاکە و پرسیار لە منەکەوەکۆی من ئەنجام دەری تاوا دەکە ئەندای پەرلەمانی کوردستانی لەوێ هەموو پرسیارانی جەنابی داوای لێبرنی کردووە ئێوە کاتی بۆ ئەوەی ئەوانیان ئەنجامدا و شەڕیان بۆ کرد ئەوان زۆر باشە زۆر باشە زۆر باشە حەقی کوشتنی لە ناوبردننی ئینسان بە داوای لێبردن ناکرێت زۆر باشە کاگەنوەر هەزاران کەس تا بەگانی لە ناوبرد داوای لێبردنی پرسیارەکە بکەینەوە کەواتە ئەم بڕیارە تۆ لای دوایە بڕیارێکی حەکیمیانە بووە بەڵام خەڵکی گەڵێ بڕیارێک بۆ لەم کاتە بڕیارێک گویانە بۆ حەکیمانە بۆ هەر ناویشی بنین بەڵام خەڵک گەڵێ ئێستاش خەڵک بێسەر و شوێن دەبێت لەسەر بیر و باوەڕی سیاسی واتە مەرحەلەی شەڕی ناوخۆیمان تێنەپەڕاندووە لەخێر مەرحەلەی شەڕی ناوخۆمان تێپەڕاندووە لە خۆناغی حکومڕانیکردنەوەی ئەمانەوێت دەستور بۆ وڵاتە بنووسینەوە ئەمانەوێت سیستمی حکومڕانی لە وڵاتە تەسبیت و جێگیرکەین ئەمانەوێت هەنگاو بنین بەرەو ئایندێکی گەشتر هەنگاو ئاسۆی ئەو ئایندە گەشتش لە بەردەمی هەموو هێز ویلایەنە سیاسەکان بە یەکریزی هەموو هێز ویلایەنە سیاسەکان من وەکو کادرێکی پارتی و پرسیارە تۆکەم ئەگەر کادرێکی یاخۆ کاتێکی شەڕی ناوخۆیان تێنەپەڕاندووە ئێستا بۆ دڵ دەکەمەوە دو ساڵ بەر ئێستا خەڵک زۆر لە بەران کرد لەسەر شەقام بەرەوەی داوای نەخێر خەڵک ناتوانێت بۆ بگرێتێمە عەزیزەکەم خەڵک ناتوانێت بۆ خەڵکات سەری ئێمە باشە زۆر چاکە شەڕی ناخۆتان تۆکو کادرێکی پێشکەوتوی پارتی ئەگەر کادرێکی یەکێتی یاخۆ گۆڕان یاخۆ بزوتنەوە یاخۆ هەر لایەنێکی تر لەیا دانیشتە هەمان پرسیارم لێ کرد باوەڕت وایە زیندانی نهێنی هەیە لە کوردستان تا ئێستاش وە خەڵک لەسەر بیر و باوەڕی سیاسی لەسەر قسەوتن بەم کاکە و بەم کەسە دادگایی نەکرێت و زیندانی بکرێت شتیوانە شتیوانە و لەبەر دو سێوەکار قۆناغی شەڕی ناوخۆبان بە هەموو هێز و لایەنە سیاسیەکانەوە تێپەڕاندووە ئەوە کاگ ئەنوەرە هەڵگری ئەوەیە هەتا قیامەت ڕەشە و سپیشە ڕەشە ئێمە قۆناغی شەڕ ناخۆمان کۆتایی پێێنا ئەو کاکەنوەرێکی ئێستاوە قسەکان لەم بەرنامە کۆتاییات من ئەم لاولاشی ماچەکەم من ئەم لاولاشی ماچەکەم ئێمە حیج بە تەشەنووج وەرناگرین خۆمان بەخاوەنی شکستە بێ ئەوە ئێمە باشکرا ڕۆژنامە نووسان تیرۆر دەکەن و دەیانفێنەوە چێنەوە قوربان ئەوە دادگا وەڵامی داوەتەوە بۆ من توورمەدە عەزیزەکەم وا برا وا کراوانە بۆ من بڕۆ وەڵامی دادگا وەربگرەوە ئەندای پەرلەمانی پیاوێکی یاسایی بڕۆ لە دادگاکان وەڵام وەربگرەوە پیاوێکی یاسایی ئەو دادگانەی کە تا ئێستا حیزب ناڵێ سەر بەخۆ بن هەرچی شتێ لە وڵاتە بێحورمەتان کردووە هەرچی شت هەیە ئێوە هەرچی شت هەیە بێحورمەتان کردووە بۆ یە کاتێک پۆست و مەکانەتێک بێحورمەتەکان یەنە شوێنی هیچ کەسێک حورمەت لەو پۆست و مەکانەوە ناگرێت باش نقطە سەری دەر یەمەوە لای تۆ کاگەنوەر بەڕێزە بەر لەوێ ئەندام پەرلەمانیش ئەوە گوێگرم لە کاکەنوەر باشە ئەو باشە بی گوێ بگری بێحورمەتی لەوەیدا ئەوە ئێوەنە ئێستاش مستەشار و ئەنفارچیەکان لە هەموو شوێنەکان تەزاوز دەکەن و تەزاوز سەر مافی خەڵک دەکەن و پشتیوانیشیان دەکرێت ئەوەی ڕژێمی بەحث بۆی نەکردن ئێوە 100 زیاتر بۆ کردن زۆر باشە پرسیارەکەی منەوەیە بەر لەوەی تۆ ئەندام وەڵامێکمەیە زۆر باشە هەموو ئەنفارچیەک و هەموو جاش و خیانەتکارێک ئێمە بە جاش و خیانەتکارە زانین بەڵام یەک بڕیاری پیادەی ئەو کاتەی کورد کە پێوتدا بەرەی کوردستانی درا کە دواهەمین کەسیان پارتی دیموکراتی کوردستان واژوێ کرد باشە فەرموو مەسەجەکەم وەکو خۆی بگا لێبوردنێکی گشتی مەسجی هەمووتان لێبوردنێکی گشتی بۆ هەموو ئەوانە دەرکرا کە بەرەی کوردستانی کاگنێشیروانی ڕێخەری بزوتنەوەی گۆڕان نوێنەری لەمەری خۆ ناتون بە من ناتون باس شخصی بکەم بەشیروان ئەو کەسەیە کە نەخشەی ڕاپەڕی ناتوانێت جهەی تەنفیزیە لەو کاتا جهەی تەنفیزیە بۆ ئەوەی ڕۆحەتی تۆڵەسەر کاگەنوەر جافەکەشم شکا کاگەنوەر بۆ ئەوەی ڕۆحەتی تۆڵەسەرەوە دروست نەبێت هەموو ماڵک شەڕی زۆر باشە بەڕوخسەت کاک ڕێبین کاک بەڕوخسەت کاگەنوەر بەڕێزە بەر لەوێ ئەندام پەرلەمان بی پارێزەریشی یاسایید ئاگاداری ئەم شتە وردەی یعنی خەڵکێگەیە لەم وڵاتەیە ئەوەڵێ من وەکو کادرێکی پارتی ئەگەر کادرێکی یەشێتی یاخو گۆڕان یاخو کۆمەڵ یان خودت هەر لایەنێکی تلیا داش ئەمان پرسیام لێ کرد ئەڵێ شتێک نییە ناوی زیندانی نهێنی بێ ئەم قسانە تڕۆهات و لە خۆیانەوە فرێرێت چۆن وەک پارێزەرێ بەر لەوەی پەرلەمانتار بێ ئەم قسەیە دەڵێ من دەڵێم ئێستا
پێم گوتی پێشتریش باسم من ئێستا ئێوە هەموو کەس ئەوەی بۆ ڕمبۆتەوە ئێوە ستێکش ناکەن بەس پرسیار لە من دەکا من پێ دەڵێم 400 کەس ئێستا بڕۆ لیژنەی مافی مرۆڤ لە پەرلەمانی کوردستان 400 نزیکەی 400 بۆ 500 کەیسیان لەلایە کە لە دوای شەڕی ناوخۆ ئەوانە ڕفێنراون و تا ئێستا بسەر شوێنن باشەمە سزن هەیە مەسلەی دادگا هەیە بۆ دادگایکردنیان ئەگەر مخالفە ئەگەر تاوانێکیان کردو بەرامبەر بە خەڵک بەرامبەر گرنگکە پێچەوانەی قانون جوڵا بنەوە با پێمان بڵێن دەکوێنە ئەوە لیژنەی مافی مرۆڤ بە دۆداچوون بۆ دەکەن نادۆزێتەوە دەڵێ ئەمن لیژنەی مافی مرۆڤ خەڵک بە مادەی تیرۆر دەگیرێ وڵاتی هەرێمی کوردستان لە بەردەمی دەرگایکی کراوەی تیرۆریستایە دراوسەیەکت هەیە دەوڵەتێکە کە هەموو گیان لی دەترسێ کە ناوی دەوڵەتی داعشە و لە موسڵا حکومەکەم یعنی ئەگەر خەڵکێک بە تاوانی تیرۆر دادگایی نەکرێت و بگیرێت یعنی تۆ لە دوای ئەمانەژە کەسی سیاسین ئەزانی مەبەستی من تێبگە هەر کەسێک کە پێچەوانەی مخالفەی قانونی کرد دادگا هەیە بۆ دادگایکردن نەگڕفاندن ئەمە دادگا هەیە چ تاوان خەڵک ڕفێنراوە ئێستاش خەڵک بێسەر و شوێنە بەڵێ دەبیدە بە میدیا کاکە بیدە بە نالیا زەحمە نەبێ کاک محەممەد تەکلیف لە جەنابتانەکەم ئەو بەڵگە بۆ خەڵکی کوردستان خەنە ڕوو پێرێ براوەیە بەسەر پێرێ بەڵگەچێتستێکی کاکە ئەوە ڕۆژنامەنووسان بە نوێژنی ڕۆژ سەر جادەی بڕۆ لە دادگا وەڵامی بڕۆ لە دادگا هەولێر لە دادگا هەولێر بڵێ کاکە وەڵامی نتیجەی ئەو لێکۆڵینەوە بەرەکە هەر کەسێک لەم هەرێمە بێ سەر و شوێن کرابێ هەتا ئێستا ئاشکرا نەکرابێ نەدۆزرابێتەوە ئەو دەستگا ئەمنی ئەو دەستگانەی ئێوە نەکە لەیان بەرپرسیارن بێ سەر و شوێنتان کرد ئێمە بەرپرسیارین لە هەر بەرپرسیار ئەگەر کەسێک مەبەستیشیان بوو بێ ئەوە فەڕوو چۆتە بەردەم دادگای قۆڵبەست کراوە و محکەمە کراوە ئەگەر مخالفەی کرد با محکەمە بکرێ بەڵام خێرە هەندێک کەس محکەمە ناکرێت و بێ سەر شوێن دەکرێت و تەرمەکەی لە شوێنێک دەدۆزرێتەوە زانی کاگەنوەر تۆ ئەندامی پارێزەری کەسێکی یاسایی باش بەڵگا من تکا لە تۆ ئەو بەڵگانەی کە هەتە بەنادای بە بۆی خەڵکی ڕوونکەماتی لێرا دانیشتی وازانی ڕاست خەڵکە وازانێ ئەگەرەی هەرێمی کوردستانە نەبێ وازانێ خراپستانە لێرە بە ڕۆژی نوەڕۆ لەکوێ خەڵک بەڵێ خراپستانە وڵاتستانە ئاوەدانستانە ئاسایشستانە ئێمە بنیاغەی من کاک محەممەد دروستکردنی بناغەی دەوڵەتمان هەیە ئێستا پشکی گەورەی لە حکومڕانیدا ئەوانن بەڵام ئەمە قسەی منە ئێوە بچووکترین پشکیشتان لە حکومڕانیدا هەبێت لەم هەرێمە هەتا ئێوە هەبن کورد ئاسوودە نابێت هەتا ئەو ئەقلێتەی وەکو تۆ لە پەرلەمانەکەی منابێ من زۆر بەزەین بۆ پەرلەمانایەتەوە کە پیاوی ناو بازاری وەکو تۆی کردو بە ئەندامی پەرلەمان ئەو پەرلەمانتارانەی کە وەکو جەلاد پەرلەمانی خەڵک دەن ناو پەرلەمان زۆر باشە هەموو قسانی بەرامبەر یەکتریتان کە خۆتان لێ بەرپرسنە بەرنامەی لێ بەرپرس نییە تکایە یعنی تکایە با بەرلەمانێک قسەکەن باشە زۆر باشە قسایە باشە زۆر چاکە تکایە با قسەکان زۆر باشە کاک محەممەد باسی پەرلەمانی کرد باشە زۆر باشە بەڵێ شکۆی پەرلەمان بەوە دەکرێت بە جەنابەت دەپێوە بەڵێ لە ئەمڕۆ بە جەناب سەیرەکەم بەڵێ زۆر عجیب و غەریب لەم پەرلەمانە ئەندامی کام پەرلەمان کە ئەمە لە منە بەڵێ ئادی کێ لە پەرلەمان هاتووە شکۆی پەرلەمانی تێشکاندووە پەرلەمان شکۆی پەرلەمانی شکۆی بڵێ سەرۆکی پەرلەمانی شکۆی پەرلەمان ئەگەر شکۆی پەرلەمان بۆ شکۆی پەرلەمان بۆ دەشکێت پەرلەمانی خەڵک دەیوە دەبابەی بەعز بێنێنە زۆر طبیعیە ئەو پەرلەمانتانەی کە جەنابت باسێکەی خۆتان مۆدیلەکەیتان داهێنا قبولیکە نەتیجەکەش زۆر باشە قبولیکە نەتیجەکەش خۆتان داتێ بۆچی بۆ ئێوە دیموکراسی بوو بەڵام بۆ ئێمە دیکتاتۆریە پەرلەمانتاری نەداوە وە لەسەر چی بوو لەسەر مافی گشتی بوو ئەوەی ئێمە شەڕیان دەکرد بەس ئێوە لەسەر چ بوو لەسەرەوەی کەپتی ئێوە سەرۆک بە مقدەس دەزانن کە لای ئێمە نیشتیمان مقدەسە ئێستاشی لەگەڵا بێ مرۆڤ پەرستین خوداپەرستین سەرۆکی خۆشمان و کارەکانی سەرۆکی خۆمانمان پێ پیرۆزە سەرۆکی ئێمە ئێستا لە وڵاتانی دیکەی دنیا لە بەرەکانی جەبهە لە ناو خێوەتەکان لەگەڵ پێشمەرگە لەگەڵ دووەلی عالەم لەسەر خەتە بۆ لادانی شارێمە لەمە بۆ هیوادارم چێ پیرۆزە لای تۆ لای من خدا پیرۆزە
باس شتێکی دیت کرد بکاری ئەو کارانی باس سەرۆکەکانیشت کرد باسی سەرۆک پەرلەمانتارەکان خۆم لێرەم قسە دروستەکەی دوای بەرنامەکە ئاخر ئێوە لە سەرواژین پەرلەمانتارەکانی ئێوە دەڵێن دەبێت لە یاسا پەرلەمان دەڵێ پرۆژە یاسایەک بێتە پەرلەمان کەسێکیش نەڵێت مقدسە بە خاین دادرێت سزا بدرێت ئەمە عقل پەرلەمانتارەکانتانە. کوردستان لە بەردەمی ئەگەری ڕوبەڕووبوونەوە و یاخود هاتنی شەڕێکی تری ناوخۆیدایە هەرێمی کوردستان نەک لە بەردەم شەڕی ناوخۆنیە بە پاڵپشتی هەموو هێز و لایەنە سیاسەکان بە بزوتنەوەی گۆڕانی ئەمی شەڕ شانیان داوەتە کاک محەممەد دەبات قسەی شانیان داوەتە بەرە ئەو مەسئولیەتە گەورەی دوو تەحەدی گەورە ڕوبەڕۆیمە بۆتەوە هەموو هێز و لایەنە سیاسەکان شانیان داوەتە بەر ئەو دوو تەحەدیە گەورە و مەسئولیەتەوە مامەڵاکەن ئەم قسانەی من و کاگەنۆریش ئەمڕۆ کردمان دەیان بینەر ئێستا لە شاشەکانەوە بە شێوەیەکی خراپ بە شێوەیەکی خراپ ڕەنگە قسەشمان دەربارە بکەن بەداخەوە حەزم نەکرد بۆ ئاخارش نەخێر مەسەلە ڕاستی نیە مەسەلە تووڕانی قسە و جملەیە ئیتر دەنگی پێ کۆ ناکەیتەوە خەڵک ئێمە وەکو پارتی دیموکراتی کوردستان وە سەرۆکەکەشمان کە سەرۆکی پارتی و سەرۆکی هەرێمیشە بەڵێنی داوە بە خەڵکی کوردستان جارێکی تر کورد شەڕی کورد جەبهەی کوردژی جەبهەی کورد نەبێ نەک شەڕی ناوخۆ ناکەین یا کریسترە بین مەسئولیەتی گەورەترە لەگرین ئاسۆ و ئایندەمان گەشە و بەرەو دەوڵەتی تا پێم بەڵێن محەممەد کاتن نەماوە بە دەپرسیار لە تۆ بکەم پرسیارەکەی منەوەیە ئەم مەلەفە داخستنی باش نییە لەم کاتەیە بۆیە ئیتر شتێک نەمێنێ ناوی برینەکانی شەڕی ناوخۆ بێ وەکو پەرلەمان هەنگاوتان چییە بۆ ئەم مەلەفە هەنگاومان بەردەوام دەبێت کە پێمان بڵێن ئەوانە بە نووسراوی ڕسمی ئەوانە شەهیدن دەبێت تەرمەکانمان بۆ بێنەوە دەبێت ئەنجامدارانی سزا بدرێت. زۆر باشە سزای هەموو ئەوانە بدرێت کە لە دەستپێکی شەڕ چێ دەزانێت گەورەی حیزبەکان بەشێک لە ڕاستی لای کامیان